یەکێک لە دەنگە دیار و بەرزەکانی 4 ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان ئەو کە 4 ساڵ سەرۆکی فراکسیۆنی پارتی بوو ئێستا حیزبەکەی دیسان بربژێری کردوێتەوە چونکە دەزانێت هەم خەڵک خۆشی دەوێت هەم 4 ساڵی دیکە شەڕی بۆ دەکات. ئومێد خۆشناو بربژێری ژمارە 5 لیستی 183 پارتی میوانی بەرنامەی چی دەکەن؟ کاکومێت بەخێر بێ بۆ بەرنامەی چی دەکەن؟ چۆن بوو ئینسان خۆ تووشی ئەو شەڕ و هەرایی پەرلەمان کردەوە؟ بەدڵنیایەوە لەسەر خواستی خۆم نەبووە، خواستی خۆم واستەم دەکرد کە ناوم لە لیستی کاندیدەکاندا نەبێتن، حزب پێی باش بوو، سەرکردایەتی حزب پێی باش بوو، ئێمەش کادیرێکی بەدەستگیرین و ئیلتیزامی پارتی دموکراتی کوردستانین پێشمەرگەی بەدڵنیایەوە حزب دایناوە. ئێمە پێشمەرگەی سەرۆکین حزب چەندێری پێ باش بوو لەوێ خزمەت دەکەین. زۆر باشە کاکومێت، ئێمە پێشوێ بچینە ناو خەڵک، ئەچین لە پەرلەمان لەسەر 4 ساڵی ڕابردووی پەرلەمان قسەکەین و دواتر ئەچینە ناو خەڵک. فەرموو لە خزمەتدایە. ئامادەین سیارەکەشتان حەزەکەی بە خۆمان لێ دەخوڕین. کەس لێ نەخوڕیوە تا ئێستا بەڵام ئەیدێن بە تۆ لێ خوڕە بەس دامشتی پێ نەکرد وای کە تەمشێ. بە هیوای سەلامەتی. کاگومێت لە هەولێری سەر شەقامەکانی هەولێر ئەنی خەڵک پێتان ئەڵێ ئەوە حکومەتان بەدەستە جیاوازیتان کردووە، خزمەتی هەولێرتان کردووە، خزمەتی سلێمانیتان نەکردووە. بۆ جیاوازیەکەن دەبین شارەکانەوە؟ کاک سەنگەر بە هیچ شێوێک لە لای پارتی جیاوازی لە نێوان ناوچەکاندا نیە، بەڵام ئێستا منەوە ئۆتۆمۆبیلە ئێوە لێ دەخڕۆم، سوکانەکەی لە دەستمندایە، کۆنتڕۆلەکەی لە دەستمندایە. ئێمە لە مەنتیقەکانی سنووری پارێزگای سلێمانی گەرمیان ڕاپەڕین نەمانتوانیا حکوم بکەین وەکو پارتی. دەکرێت ئێستا هەڵبژاردنە ئێمە ڕووی خەڵک دەنگمان ڕووی قسەمان ئاراستەی ئەو خەڵکەیە لەو ناوچانە هەموو خەڵکیان تاقی کردەوە، با لەو هەڵبژاردنە ئێمە تاقیکەنەوە، دڵنیان دەکەمەوە تاقیمان بکەنەوە، دەنگمان پێ بدەن پارتی لە ناوچانە دەنگێکی باش بینیتن، دڵنیان دەکەمەوە زۆر لە هەولێر و دهۆک زیاتر مەبەستمانە خزمەتی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و تەواوی ناوچەکە بکەین. وەکو هەولێری لێ دەکەن بە دڵنیایەوە ئەگەر خۆشتریشینەکەین و باشتریش خزمەتی دەکەین، چونکە مەبەستمانە ئێمە تێنووی ئەوەین بتوانین لەو دەڤەرادا خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین کە پێمان وایە شایانی ئەوەن خزمەتی باشتریان پێشکەش بکەین. بزانین دەنگتان دەدەنێ. هیواداری. سایقەکەت خراپ نەبوو کاکومێت، باش بوو کاکومێت. ئێمە تاوان 4 ساڵ زیاتر لێرە پەرلەمانتار بوو، سەرۆکی فراکسیۆن بووی. ئەو ئەزمموی 4 ساڵم چۆن بوو؟ بەدڵنیایەوە کاری پەرلەمانتاری لە 4 ساڵا چۆن بوو بۆ تۆ؟ بەدڵنیایەوە ئەم خولەی پەرلەمان ئەزمونێکی زۆر تاڵ بوو و 4 ساڵی زۆر بەمان دیگون بوو، 4 ساڵی پەرلەمە شاکل بوو. جگەلەوەی کە ئەو قەیرانانەی هەمان بوون وازکێ بوو ئاوا 4 ساڵی ناخۆش بوو لە پەرلەمان. بەدڵنیایەوە بەشێکیان قەتایی ئەو ئەمر واقع بوو کە لە ناوچەکەی ئێمە ڕوویدا و بەشێکیش خەتای سەرەتا خەتای ئەوانە بوو لە کاروباری بەڕێوەبردنی پەرلەمان کە دڵەوەی پەرلەمانیان لە دەستدا بوو نەیانتوانی سەرۆکی پەرلەمانە مەبەستە بەدڵنیایەوە سەرۆکی پەرلەمان و ئەو حیزبێک کە نەیانتوانی 2 ساڵی ژیان ساڵێکیش بە شێوازێکی دروست سەرکەروانی ئەو کاروانەمان بوو. زۆر باشە، تۆ 4 ساڵی تر دێیتەوە پەرلەمان، هەوڵەدەن ئەم 4 ساڵە ئارام بێ لە داهاتوە جیاواز بێ لەو 4 ساڵە؟ بەدڵنیایەوە تێڕوانین و تیزاهاتی پارتی دموکراتی کوردستان هەمیشە لەگەر ئارامیدایە. زۆر باشە، جا ئەم قسە باشانە بۆ خەڵک ببزانە خەڵک قەناعەتت پێیەکە؟ بەدڵنیایەوە با بچین زانین خەڵک چیمان پێ دەڵێت. دەی فەرموو فەرموو. جارە بەتەمانی بە دەنگ بدەم. پارتی لۆ نەفەری دڵسۆزی ناوی. کوڕە شەهیدێک وەکو جەنابەت داوای لە بردن پێ دەکات. کاکومێت وڵا حەز دەکەم ئەگە دێن خڕ دەبنەوە دووسێ قسە دەکەین، زۆر ڕاشکاوانە قسە لەگەر یەکتر دەکەین. چاوت ماز دەکەم کاکومێت کاندیدی پارتیە کاندید کاکە ڕوودا و حەز دەکان ڕەخنە بژیرێت، ئەمیش حەز دەکەم ڕەخنە بژیرێت. نابێم حکومەتەکەم نەبێ نابێ چک لە یەکتان هەبێتن ئەو خەڵکی ئەو شارەینە ئەو وڵاتەینە لە خزمەتتاندایە. کاکومێت ئەم متمانەی خەڵکی هەولێر بە تۆ و بە پارتیش
هەرچەنە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو نیوە موچەتان ناوە قەیران هەبووە خەڵک بێ ئاو بێکارەوە بەڵام خەڵک هێشتا هەر پێ ئەڵەن ژیانمان لە ناوچەکانی دیکە عێراق باشترە ئەم متمانەی خەڵک چێ بە پارتی ئەو متمانەیە لەوە سەرچاوی گرتووە ئێرە بازاڕی هەولێرە ئەو بەشی زۆری لەو خەڵکەی دەیانبینین کاسبکارەکانی شاری هەولێرن هەولێر و پارتی هەمیشە پارتی لە هەر شوێنێک حکوم بکاتن پێش هەموو شتێک بیر لە کەسابەت و ژیانی گوزەرانی خەڵک دەکاتەوە ئەو خەڵکە واقعی ئەوە دەزانن ئەو هەولێرەی کە پارتی حکمی تێدانە دەکرد چۆن بوو ئێساش بە زۆرێکە ئێوە دەترسن لەوەی ڕەخنە بگرن ناوێرن دەترسن بگیرن یان ڕەخنە نێوەزانم ئەڵەن نەگیرێن ئەڵێن دەترسن یان چێ مۆزوعەکە هیوادارم کەنەختتان لێ دەگیرێتن دڵتان فراوان یعنی دونیەکە لە تەلەڤیزیۆنی دیتم ئەندام پەرلەمانێک ڕخنەی عالم ڕخنەی لەگەر ئاوارەی کەرکوچێ بووم فەقیرانە لەسەر ریفراندۆمی جەکی کوردی لەبەر بوو کابران و سەریش بوو تێگە لەوانەیە لە ڕۆژنامەی ئاوێنێ لە کوردستانی نوێ لە هەوڵاتی دەنووسی کەسمەکە باس نانا مەقسەدم ئەوە دڵتان فراوان بی سنگتان فراوان بی ئەوەندەتان پێدەگرن قەت بۆ جەماوارە خۆشی ئەوهای لێمەکەن دونیەکە ئەوهای کرد زۆر زۆر من بەنسبەتە خۆم دەرێم خەڵک ئێوەی هەڵە بژێرێ خەڵک ئێوەی هەڵدەبژێری دروستە هەوڵاتیانەمەکەن ئەوەندەتان لێ دەرێت ڕێباسان پیرۆزە این کاری لێ ناکەم تەئید تو دەکەم ئەمن ئەو قەراتەم زۆر خۆش دەوێت سون بەو قەراتە دەخۆم ئێستا تەماتە بارانم بکەنەوە لە خەڵک ناکەم ئەلێرە ئێستا هێلکە بارانم بکەم سوپاسیان دەکەم یەکەمی تشتم کابراایکی پارتیمە بەس پرسیارەی لە تو دەکەم لە ڕێگای تۆ لۆ سەرۆکی باشە یەکەمی تشت پارتی لۆ نەفەری دڵسۆزی ناوێت ئەوانەی خوارێ دەرێم ئەوانە نارم کە لە تەبەقە چ قیچەک برندن ئەوان ناشتێن بەس کوڕە فەقیرەکەیە کە بە دڵسۆزی ئیشی لۆ دەکا کە ئیشی پێ نەما بڕۆ ئیشم پێ نەما یەک لەو کەسانە لەوانەیە و کەسا من بم ئەو پەرۆشی ئەو گەنجەی نمونەیە کە لەو هەزاران نمونەیە کە لە کوردستان هەیە ئێمە هەمیشە لە ناو خۆی خۆمان لە کۆبنەوەکانی حزبی هەندێک قسە ئیسەر شەقام و میدیانە ئەمنیش ئەو قسانەی ئەو بەڕێزە دێکە لە کۆبنەوەکانی حزبی خۆم کە لە جێی مەزدەری قەرارە ئەو قسانە دەکەم بۆیە ئەگەر پارتیەکان و بەرپرسەکانی پارتی پێشتریش گوتم تەرجەمەی سیاسەتی سەرۆک بکەین ئەو تو ڕەبوونی پەرۆشیە نابینێت ئەگەر شتێک عملی لەگەر نەبوو بە ئەندام پەرلەمان خۆی شیرین نەکا خۆی شیرین نەکا خۆی شیرین نەکا لە ناوخۆش تۆ ڕەخنەوە ڕەخنەکە چێ لە کاکم بێت دوو سار داخرا پەرلەمان وەبوو پێش پەرلەمان کە داخرا پەرلەمان دروست کرا بوو ئاژاوە زۆرتر نەبوو ڕێدەگیرا لەوەی ئەندام پەرلەمان تەشەنووزە بوو بەڕای من ئەو پەرلەمانەی بگۆڕن بە سیستەمەش کە زۆر باشە تەشەنووس پەیدا نەبی لە جادێ ئەوی خەتای هەبی لەناو کڕۆکی بابەتی ئەو بەڕێزە ناوی جەنابەت ئەوەی کاک عەبدوڵڵا دەرێتن ئێمە کە کاتێک پارتی پەرلەمانی داخست پارتی ڕێگای نەدە سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە ئەو قسەیە ئەو فیدباکەکەی ئەمڕۆ ئێمە نەتیجەکەی وەردەگرینەوە ئەگەر پەرلەمان دانەخرابایە ئاشتی کۆمەڵایەتی لە خەتەردا بوو تەشەنوجا زیاتر دەبوو بە داخستنی پەرلەمان و بە ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان کە ئەو حزبەی پەرلەمانی بەڕێوە دەبێت سەرکەوتو نەبوو توانیمان ئاشتی کۆمەڵایەتی بگەڕێنینەوە 2 ساڵ پارتی پەرلەمانی داخست باش بووی ئاخراب آخر بۆچی باش بوو پەرلەمان داخرێت دەستگایەکی شەرعیە دەستگایەکی هەڵبژێراوی خەڵکە چۆنە بێت دەرگای پەرلەمان داخست ئەڵێ هەر سەلامی عەلەیکێکیە من لە بارەگای لەقی 4 دەوامەکەم لە سلێمانی هەموو ڕۆژەیە ئەو سەرۆکی پەرلەمانەی کە لێرە سەرۆکی پەرلەمانە لەوێ ئەندامی جفاتە ئەگەر لەدا حکوومەتان بارەنا حکوومەتان لەوێ دێن بەربارانی ئێماکەن جنێو بە سەرۆک و سەرکردەکانی ئێمادەن ئێمەش لەبەر دەرگاین کەس ناوێرێ قسە بکە من بۆ خۆم لە لەقی 4 لە حەبەی شوبات تا برینار بووین کەسێ نهات ئەی کە سەرۆکی پەرلەمانی سەرۆکی شەرعیەتی خەڵکی هەرێمی کوردستانی وەرە بەردەمی بارەگاکەی لق فەرقی ئێرەوە بێت کاکومێت سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکی هەموو خەڵکی نەبوو سەرۆکی هەموو پەرلەمان نەبوو لەنێ ئەو بەڕێزەکە بۆ سەرۆکی پەرلەمان پێشی هەموو فراکسیۆنەکان بە فراکسیۆنەکەی خۆشەوە ئێمە لە فراکسیۆنی پارتی پشتیوانیمان لێ دەکرد ئێمە بەخۆشی دەزانێەوە حزبەکەی ئەوی شاهێدە بەڵام ئەجەندای حزبەکەی نەیتوانی سەرکەوتو بێتن ئەوان حکومڕانی نین ئەوان خۆی نەبوو پێیان دەکرد بە دڵنیاییەوە من بە وجدانەوە دەڵێم ئەو بەڕێزە کە زۆر نزیک بووم لێی کەسێکی دەیویست خزمەتی زیاتر بکاتم بەڵام حزبەکەی بەو شێوازە ئەویشان بەرەو هەڵدێر برد پەرلەمانەکەشان بەرەو هەڵدێر برد ئەو وەزعشان لە کوردستان دروست کرد باخوا تۆ خۆ حازر کردو بۆی ڕخنە لە پارتی بگری باخوا خۆ حازر کردو ئاوا ئەتوێ ڕخنە لە پارتی بگری هیوادارم ئیش بکەم بۆ
بۆ کوردستان ئیشکەم بۆ داهاتی کوردستان ئیشکەم بۆ برایەتی بۆ ئەویان کوردستان نەکردو تایسا؟ بۆ ئەوەی نەکەم بۆ پۆست و پایە و سیارە و ڤێلا کاگومێت تۆ ئیسە خۆڵ بژاردۆتەوە بام چارەکرد لێ بکەم ئیمتیازەکانی پەرلەمان زۆر وا خۆ خەڵ بژاردۆتەوە سیارە و خان و پارە ئەوانە بۆ خۆڵ بژاردەوە ئەگەر ئەو بەڕێزە و قسەی نەکردو ئەو بابەتە نەبەوە منە قسەم لەسەر و بابەتێنی دەکرد من وەکو خۆم قسە دەکەم ئەمڕۆ لەناو هەڵمەتدانیا تاکە ئەندام پەرلەمانم لە 111 ئەندام پەرلەمانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان ئەو خانووەی کە بۆ یەکەمی جاریشە لە میدیا قسە لەسەر و بابەتە دەکەم ئەو خانووەی کە وەکو پەرلەمان لە گوندی ئیتاڵی یەک بە ئەندامانی پەرلەمان دەدرێتن ئەمن بە ڕێکخراوێکی خێرخوازیمدا کە ئۆتیزم لە ماوەی ئەو چەند ساڵەدا سەدان منداری هەژاری ئەو شار و وڵاتە لەو ڕێکخراوە بە بێخ بەرامبەر خزمەتیان کرایە لەگەڕ ڕێکەکەی خۆم کە لەگەڕ ڕێکێکی شعبی دەژیام لەوێ مامەوە ماڵ و منداری خۆم لەوێ مامەوە ئەوێمدا ئەو مندارانەی کە منداری ئۆتیزم بوون ئەوە یەک دوو بەنسبەت سیارەی کە کاتێک باز لەوە دەکرا سیارە دابین بکرێت لە بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان من و فراکسیۆنەکەی من و بەشێکی زۆر لە ئەندامانی پەرلەمان دژی وەستاینەوە ئەو سەرۆک پەرلەمانێکە کە باسی لێو دەکرا 111 سیارێک ڕابوو و بە زیاترۆش لە بۆ سەرۆکایەتی پەرلەمان ئێمە ڕەتمان کردەوە ڕێزمانەی بۆ جەنابەت تۆ 4 ساڵ نوێنەر ئێمە بووی دەنگمان پێدای هیچ شتێکی چاکمان لێوە نەبینی بە هەم بەهەر هەمووتان غەیری خراپە بۆ میلەتەکەتان ئێستا لەو بازارەی دەبینی لێرە کوردەکە ئای دەفرۆشی شەربەتی دەفرۆش پێراوی سمۆغدەکە عارەبەکە کڕیارە سەبەبەکەی ڕئیسیش هەموو ئێوە بوون باشە لە یانگری پارتیمە پارتیشم سەوتیشم هەر بۆ پارتیە بەڵام 4 ساڵە چیتان کردووە لە پەرلەمان بە 4 ساڵ هیچ نەکەی بە 8 ساڵ چی دەکەین بە 4 ساڵ چیت نەکرد بە 8 ساڵ چیەکەی دارێ تاریخەکە دوو ڕاستکەمە 4 ساڵ و 8 مانگە تا 5 ساڵ ئەو حکوومەتە لەناو قەیراندا ژی ئەو حکوومەتە بێ پشتیوانی سیاسی بوو ئێمە چەند حزبێکمان لەگەڵدا بلو حکوومەتە کشانەوە چەند حزبێکیش لەگەڵمان بەڵێ بە تەنیا زیانێشتین بەرپرسیارەتیان هەربوو لەگەڵیشمان ماوە تا ئەمڕۆکەش بەرپرسیارەتی هەڵنەگرت بەڵام ئێمە پارتی بە شانازیەوە هەموو کەم کوڕەکانیش ئێمە لەسەر خۆمان قسە دەکەین ئێمە لە بەرپرسیارەتەکە ڕامان نەکرد یەکێتی لە حکوومەتی شابوو بەرپرسیارەتی هەڵنەگرت بەڵێ ئێستا سەرۆکی لیستەکەیان جێگری سەرۆکی حکوومەتە قسە لەسەرەوە دەکا کە حکانەمە حکوومەت خزمەتی نەکردی ئەمن بنجێ لە ئەو ناگرم بەڵام ئێمە مەسئولیەتەکەمان هەڵگرت ئێستاش دەڵێن خراپی باشەکان لێ بەرپرسیارین لە بەرپرسیارەتی ڕناکەین خەڵکی خۆمان جێ نایڵین لەگەڵ ڕێیەکەی جەنابی شدامە دەبی خزمەتی خەڵکی خۆمان بکەین بەڵام ڕاستی دەوێت لەم خولەدا نەماتوانی بیکەین دەستخۆشی لە یەکەم ساحەبی ڕێبازێکە هەموو کول لە بن بێ ڕێبازیەوە لە بن نایە کوردستان یعنی پارتی وێکێتی هەموو کوردێکی بە چەرەم پارتی بوونی قەرزارە لە هەڵجێک بێت تۆ سێ هەوی پارتیت هەیە پارتێکی تۆخی ڕەخنە هەیە ڕەخنەکانت چێیەک ڕەخنەکەم ئەوەیە دوای سووتانی بارەکانی پارتی کەی ئاور لەو دەفەرەی دەداتەوە ئەوە یەک دوو ڕەخنەی هاوڵاتەکانی دەبن بە کۆیلە من ئاگام لێ من بۆ نمونە مامۆستاکەم چاوەڕێەوە بخوێنم تاواکەم مانگونیوە کە ماڵمات تێرە هەموو ئیش هەموو کاسیبی شێر پێرم باشترا لە ژیانە شاهانەکەی ئەو لای لەنێو ڕووداوەکاندا کە بەر لەوەی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکرێت لە سەر شاشەی ڕوودا و یەک لەو کەسانە بم گوتم ئیدارە و دەستگا ئەمنیەکانی ئەو سنوورە بەرپرسیارن یەک کادری ئێمە پەنجەی بەخیندا بێتن ئێمە تەحملی مەسئولیەتی ناکەین ئێستا دەڵێمەوە ئەو ئێرهابە فکریەی لەو ناوچەیە هەیە وا خەریکە تێکی دەشتێنین لە ڕووی ئیداریشەوە تێکی دەشتێنین لە ڕووی ئەو شێوازێ بۆیە من داوا لە خەڵکی ئەو دەبەرانە دەکەم دەنگ بە پارتی بدەن تا بتوانین ئەو ئێرهابە فکریە نێهێڵین وەکو کوڕەشەیدێک من نامەج کراوە بۆ جەنابی بەڕێز سەرۆک بارزانی 27 ساڵم من ئێستا وا دەنگ دەدەم ئەوە خولی هەشتم و نوێمە هەتا ئێستا کە بەس ئەو جارە بە تەمانیمە دەنگ بدەم وەکو کوڕەشەیدێک باوکم لێپرستاوی ناوچەی شوار و شێخزێنی بووە باوکو سەرلقی سەی کەرکووک بووە لە 74 لە 73 کە شەهید بووە ملە تا ئێستا کەس نهاتوو لە دەرگای من بدا بزان معاناتی هێمالەکەن کاگومێت والله ئەمێن 27 ساڵ لە دەرگای حزب ئادەم کەس دەرگای لە من نەکردوتەوە منیش دەگەڕەوەدا من وەکو ئەندامێکی پارتی باشە باش ئێستا لێرەوە من وەکو ئەندامێکی پارتی وەکو ئەندام پەرلەمانێکی پارتی وەکو سەرۆکی فراکسیۆنی پارتی وەکو کوڕەشەهیدێک وەکو جەنابەت داوای لە بردم دێ دەکەم لەگەڵ کاگومێت خۆشنا و بەرنامەیەکی گەرم و گوڕمانە بوو هەرچەنە زۆربەی قسەکان وەسفی کاگومێت ئەوە بوو بەڵام ڕەخنەشی لێگیرا تا بەرنامەیەکی دیکە لەگەڵ کاندیدێکی دیکە
لە شارێکی دیکە پێتانەگەنەوە خۆتان لەگەڵ کاگومێت دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە دەست خۆش جارێک دیکە سپاس بۆ ئەو خەڵک دڵنیا دەکەینەوە لە پەرلەمان بین لە پەرلەمانە بین کوڕی ئەو شارێنی وەکو ئەوانە لەسەر و شەقامە دەبین دەست خۆش خواتان لەگەڵ